سڵاوتانە بێ بینرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان بەرنامەی 1 پێخۆشحاڵم لە ئەڵلقەی چینەی بەرنامەکەتان بێوە شاد دەمەوە. خۆشەویستانم ئێوە ئەزانن لە دوای سەرهەڵدانی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان خوێندن وەکو هەموو ڕەهەندەکانی تر وەکو هەموو لایەنەکانی تر پەکی کەوت. ئێستا حکوومەتی هەرێم و وەزارەتی خوێندنی باڵا مەبەستێتی نەهێڵێ پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان پاشەکشە بکات یاخود زیانی بەربکەوێ. بۆ ئەو مەبەستا لەبارەی خوێندنی باڵا و خوێندنی ئۆنلاین یاخود خوێندنی ئەلکترۆنی من لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ڕەزا حەسەن حسێن سەرۆکی زانکۆی سلێمانی گفتوگۆ ئەەکەم دوا پێشهاتەکان و نیەتی ئەوان و پلانی ئەوان بۆ خوێندنی ئەم ساڵ چۆنەوێ و چی ئەبێ و ئەو ئاریشە و ئارەنگەریانی کە لە ئارەدا هەن سەبارەت بە پرۆسەکە چین و چی دەبن. دکتۆر ڕەزا بەخێربی بۆ بەنامەی 1 زۆر سپاس بۆ ئەو کاتش کە بە ئێمەت بەخشین. دکتۆر دوێنێ کۆبوونەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو. حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ڕاستپارتەی دەرکرد نەک هەر لەبارەی خوێندنی باڵاوە باڵێن لەبارەی خوێندنی پەروەردەوە خوێندنی باڵاوە هەروەها لایەنەکانی تریش ئەوەی علاقەی بە خوێندنی باڵاو هەیە ئەو 6 یا 7 ڕاستپاردانە چی بوون کە دەریکران. بەڵێ زۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ بینەرانی بەرنامەی 1 دیارە دوێنێ ئەنجومەنی وەزیران لە کارنامەی خۆیەکێ لە ئیشەکانی کارەکانی ئەوە بوو کە باسی پاشە ڕۆژی خوێندن لە وەزارەتی پەروەردەوە خوێندن لە وەزارەتی خوێندنی باڵا بکرێ. بە خۆشحاڵیەوە دوێنێ هەردوو جەنابی وەزیری خوێندنی باڵاوە هەروەها وەزیری پەروەردە راپۆرتی خۆیان پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کردبوو. لە ئەنجامی ئەوە ئەنجومەنی وەزیران هەردوو وەزیری ڕاستپارت کە خۆیان میکانیزمێکی پێویست بدۆزنەوە بۆ تەواوکردن و نەفەوتانی ئەم ساڵی خوێندنی خوێندکاران لە دایانگا و لە دایانگەکانەوە هەتا زانکۆکان. هەر پاش ئەوە ئێمە وەک وەزارەتی خوێندنی باڵا ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵامان هەیە لەژێر ڕۆشنایی ئەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیرانە کۆبنەوەی خۆمان بەس کە هەموو سەرۆک زانکۆکان لە ئەنجومەنی وەزارەت تا بەشدار بن. لەو کۆبوونەوە 6 خاڵمان گەڵاڵە کرد کە بۆ خوێندن و بۆ تەواوکردنی ئەم ساڵ کە ئێمە هەوڵەیەن کە ئەو 6 خاڵە جێبەجێ بکەین و وا بکەین کە خوێندنی خوێندکارانی زانکۆ پەیمانگاکان و نەفەوتێ. بە دڵنیاییەوە ئێمە هەر پێشتریش لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە کە لە ئێستادا خۆشبەختانە بەرە و ئەوە چێکە نەخۆشەکە کۆتایی پێبێ لەو کاتەیە کە نەخۆشەکە زۆر بە توندی بڵاوبوو بۆ ئێمە بڕیارماندا و بەڵێنمان بە کەسوکاری خوێندکاراندا کە بە هیچ شێوەیە نایڵین خوێندنی ئەم ساڵیان فەوتێ. بۆیە دوو ڕێگامان لە بەردەما بوو بۆ ئەوەی هەوڵ بین کە خوێندنی ئەم ساڵ نەفەوتێ. لەو 6 خاڵا ئێمە ڕوونان کردوێتەوە خاڵ یەکەم تاکیدمان کردوێتەوە لەسەر کۆنووسی پێش و کە ناهێڵین خوێندنی ئەم ساڵی خوێندکاران فەوتێ. لە خاڵێکی ترا ئاماژەمان ناوە بەوەی کە ئێمە سکێچۆڵێ یاخود ساڵنامەیە یا جەدوەلێک داهێنین بۆ ئەو 6 هەفتەی خوێندن کە لە زانکۆ پەیمانگاکان ئەماوە بە شێوەیەک بێ کە نەکەوێتە ساڵی خوێندنی داهاتوە. واتە ئێمە لە سکێچۆڵەکە کۆتایی مانگی نۆمان دیاری کردووە وەکو کۆتا فرسەت بۆ هەموو زانکۆکان کە هەوڵ بن خوێندنەکەیان هەتا ئەو کاتە دەوری دووەم مانگی نوێی ئەم ساڵ ئەبێت دەوری یەکەم و دووەمی خوێندکاران ئیمتیحانیان کردبێ و باشە. دکتۆر بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی دوێنێ لە پەرلەمان میوانداری کرا بوو باسی لەوە کرد کە ئەوان لە بابڵێن لە 25 ئەو ساڵنامەی کە ئێوەداتان ناوە وەکو حاڵەتی ئاسایش و نۆرماڵە کە لە مانگی 9 دەستپێکا بۆ لە 6 دەستپێکە بۆ مانگی لە 9 بۆ مانگی 6 دەستپێکە. بەڵام ئێستا ئێمە دەمێکەیە بەڕاستی ینی ماوەیەکی زۆرە ئەوە تقریبەن مانگ زیاترە خوێندکاران یا خوێندکارانی زانکۆی سلێمانی یا هەموو زانکۆکانی کوردستان لە ماڵەوەن. ئێوە چۆن جوبرانی ئەو وەزع و ئەو کاتەکەنەوە؟ بەڵام پێشەوەی دەست پێ بکەی ببوورە جەنابەت باس دەوە کرد کە 6 خاڵتان گەڵاڵە کردووە ئەو 6 خاڵە باسییان بکە
با بینەرانی بەرز بزانن ینی بەڵێ خاڵ یەکەم وەکو پێم وتی دڵنیاکردنەوەی کەس و کار و خوێندکار خۆی بوو کە لەسەرەوەی ئەم ساڵ بە هیچ شێوەیە ئێمە نایەڵین خوێندنی ئەم ساڵیان فۆتێکە ئەمە خاڵێک بوو بەڕاستی لە کاتی بڵاوبوونەوەی نەخۆشیەکە لە مانگی چوارکە گەیشت بووە تۆپ خەڵک زۆر مەترسیەوەی هەبوو کە خوێندنی ئەم ساڵ فۆتێ. خاڵی دووەم ئێمە تەکیدمانەوە کردەوەکو پێم وتی کە جەدوەلێ یاخود ساڵنامەیە دانین بۆ تەواوکردنی ئەو لە سا 25 خوێندنیان لە سا 20 خوێندن کەماوە کە ئەوەشمان جێبەجێ کرد. خاڵێکی تر لە خاڵەکان ئێمە باسی سربەخۆی زانکۆکانمان کرد کە هەوڵ بدەین ئێمە وەزارەت کۆمەڵێ دەسەڵاتی خۆی دابەزێنێ بۆ زانکۆکان بۆ جێبەجێکردنی ئەرکەکان بە تایبەتی دەسەڵاتی دارایی و هەروەها دەسەڵاتی کارگێڕی کە ئەم دوو خاڵە وا بکەین کە ئێمە بتوانین ئەو لە سا 20 ماوە بە میکانیزمی گونجاو و بە پلتفۆرمی تایبەت بە هەریەکە و بە زانکۆ خۆی بتوانین هەم خوێندنی ئەلکترۆنی یا خوێندنی ناو کەمپەس و تاقیکردنەوەکان و ئەو بەشەی کە بەشی پراکتیکیە بەشی عملی پێڵێنی خوێندنەکە تەواوی بکەین. خاڵێکی تر کە زۆر گرنگە بەڕاستی ئێمە خۆتان نەزان حکوومەتی یاریێم لە کاتی ئێستاە بە قەیرانێکی زۆر گەورەیە تێپەڕێ. یعنی ئێمەش زانکۆکان زەرمەندترین دام و دەستگای حکوومەتی هەرێمین چکە خۆتان نەزان ئێمە وەزارەتێکی خەدەمین وەزارەتێکە کە تەنها لەسەر بودجە و لەسەر بودجەی حکوومەت دەتوانین. خۆتان نەزان یەکێ لە بڕیارەکانی وەزارەتی خوێن ئەنجومەنی وەزیرانەوە بووە کە بودجەی هەموو وەزارەتەکانە بڕێ ئەو دکتۆر باسی ئەوەکەین ئێستا ئەوە تەوەریشی بەرنامەکەمە گفتوگۆکەمە لەگەڵ جەنابتان لە ڕاستیا چونکە ئەوە هەندێک خەتەری تایە لە ڕاستیا دکتۆر. ئێستا با بینەوە سەر ئەسڵی مەطلب ئەسڵی مەطلبیش ئەوەیە کە جەنابتان بەدیلتان داناوە بۆ ئەو لە 120 خوێندن کەماوە لەو پرۆسەیە لە 120کەش بەهۆی خوێنی ئەلکترۆنیەوەیە ئەو ساوتمان ئۆنلاین دوای ئۆنلاین نەما بوو بە خوێنی ئەلکترۆنی. خوێنی ئەلکترۆنی دکتۆر پێویستی بە کۆمەڵێک با بڵین مستەلزەماتی خۆی هەیە پێداویستی خۆی هەیە لە ڕاستیا پێداویستی لۆجستیە ینی ئەنتەرنێت هەیە. ئەم خوێنی ئەلکترۆنیە تا چەند موفقە تا چەند سەرکەوتووە وەکو ئەوەی ئێوە باستان لێو کردو با بڵێن تاوتوێتان کردووە موفقە بۆ بیئەی هەرێمی کوردستان بۆ کەش و هەوای هەرێمی کوردستان بۆ مەناخ و تەزاریسی هەرێمی کوردستان. مەبەستم ئەوەیە بە هەموو خوێنگارێکەکە خوێندکارمان هەیە لە کوێرە دێکایە لە ناو کۆمەڵە شاخ و گردۆڵکایە خوێندکارمان هەیە خۆ ئەزانی ئەنتەرنێتی ئێمە چۆنە چۆن ئەنتەرنێتیان بۆ پەیاکەن ئەمانە کۆمەڵە پرسیان حەزەکەم ینی بوون بە مەراقی خوێندکارانی زانکۆ با خوێندکاری زانکۆ بزانن ئێوە چۆن ئەوە بۆ دەوانەسمەکەن. جارێ خوێندنی ئەلکترۆنی یەکێکە لە خوێندنی پێوتری خوێندنی ناچاری و ئێمە ئەم خوێندنەوە ناونا خوێندنی پاڵپشکاری ئەلکترۆنی واتە پاڵپشتە بە خوێندنە خوێندنەی کە لە ناو کەمپەسا لە ناو هۆڵەکانی خوێندنە هەتا یەکی سێ ئێمە لە ناو هۆڵەکانی خوێندنە ئەم ساڵی خوێنمان تەواو کردووە لە سا 75 بۆ لە سا 80 تەواو کردووە. بەڵام بەهۆی ئەم بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا کۆڤید 19 لە هەموو دنیاە هەر تەنها ئێمە نەبووین هەموو وڵاتانی دنیا لە ملیۆن زیاتر خوێندکاران چەندین ملیۆن خوێندکار لە قوتابخانەکان دابڕان کە دابڕان لە قوتابخانەکان تاکە ڕێگا بۆ ئەوەی پەنابەرن بۆ تەواوکردنی خوێندنەکان ئەوە بووە کە خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی بووە. بەڵام ئۆنلاین لە وڵاتی ئێمە لەبەرەوەی ئەو هۆکارانەی جەنابەت باست کرد خەتی ئەنتەرنێتی باش نییە و خەڵکەکان دەستیان بە ئایپاد و بەو سمارتفۆن و بەمانە ناگا و هەروەها لە کەسێکە لەوانەیە هەر خەتی تیانە بێ یا شوێن هەیە منتیقە هەیە لە کوردستانە بورجی خەتەکانی ئەنتەرنێتەکانی بۆ نەچووە لەبەرەوە ئەمانە هەمووی کێشەن واتە خوێنێکی ناچاری بووە لە 100% وەکو خوێنی ناو کەمپەز نییە بۆ نمونە بێجگە لەوەیشکە لە پرۆسەکە ئەو خەلەلانێتیایە ناتوانانی دەرسی ئەمەلەکان کەسێکە لە کۆلێجی پزیشکیە پێویستی بۆیە بچێنەوە لە ناو نەخۆشخانە نەخۆشەکە ببینێ پێویستی بەوەیە کە کەسێک لە مختبەرێکە تەجروبەیەکەکە بە موادەکە ئەمە لە خوێنی ئەلکترۆنیا جێبەجێ ناکرێت بویە نەک کۆلێژی با بڵێن پزیشکی نیە کۆلێژەکانی با بڵێن هەندەسە کۆلێژەکانی بەڵێ زانست بەشێکی کیمیکی و با بڵێن فیزیکانی ئەوانی کە
با بڵێن عملیان هەیە وانە ئەوانەی کە عملیان هەیە خۆ ئەوانە بەهۆی ئەو ئۆنلاین ناتوانن ئێستا بەڵام ئەم ئەلکترۆنیە با بڵێن پاڵپشت کراوە ئەوەتان بۆ چارەسەرەکە بەڵێ جا من تەواوی کەم ئەوەی ئێمە کە لە 2.5 لە کۆبوونەوەی 94 بڕیارماندا کە لە 2.5 ئەگەر ڕەوشی تەندروستێکە باش نەبوو و راپۆرتی وەزارەتی تەندروستی کە دای بە وەزارەتی ناوخۆ درێژکردنەوەی پشوو بێ ئەوە ئێمە ناچارین چکە یەکینۆ ئاخر کاتمانە لەو سەرەوە بۆ خوێندنی ئەم ساڵ چکە لە دوای یەکینۆ خوێندنی ساڵی تازە دەست پێەکە لەم ساڵە بۆیە ئێمە بە ناچاری وتمان کەممان مدە لە بەردەما ماوە تۆ دوو ئیمتیحان ماوە دەوری یەکەم و دووەم 6 محازەرەت ماوە خوێنکاری خۆ بێ عوتڵەیەکی هەبێ لە 2.5 پەنامان بر بۆ خوێنی ئەلکترۆنی خوێنی ئەلکترۆنی من بەڕاستی لێرەوە پێم خۆشە زۆر سوپاسی سەررجەم ستافی زانکۆی سنێمانی بکەم بە تایبەتی بەڕێبەراتی ئایتی کە توانیان لە ماوەیەکی زۆر کەمە نزیکەی 25,000 ئیمێل بۆ خوێنکار دروست بکە و وای لێکا خوێنکار بێنێتە ناو پرۆسەی ئەلکترۆنیەوە واتە لە ماوەیەکی زۆر کووردا توانیمان ئەوە بکەین ئەم خوێندنەی کە جەناب دەڵێن لە ناچاریە پەنامان بۆ بر ئەلەقەل بتوانین تەنها بەشە تیۆریەکەی جێبەجێ کراوە لە 2.5ەوە دەستمان بەو خوێن نەکردووە بەڵێ لە 2.5ەوە دەستمان پێ کردووە نزیکەی لە 160 بۆ لە 170 خوێنکاران بەشداریان کردبوو لە ئەو کلاسانی کە دروستمان کردبوون بە شێوەی ئەلکترۆنی ژمارەیەکی زۆر خوێنکار هاتن مامۆستایان محازڕاتیان دانا لە شوێنەکە بە شێوەی ڤیدۆی بە شێوەی پریزنتیشن و ئێستاش بەردەوامن و ئەم پرۆسەیە وەک پاڵپشکاریەک هەر بەردەوامە بێ ئەگەر 35 خوێندن لە هۆڵەکانی خوێندنا بکرێتەوە ئەمەی ئێستا هەیە ئەمە ئەو خوێندنەیەکە ناوی خوێنی ئەلکترۆنی پاڵپشتکراوانیان دکتۆر بەس ئەمە جیاوازی چێ لەگەڵ ئۆنلاینە ئۆنلاین خوێنکارەکان و مامۆستاکە لە یەک کاتە ئەبێ کاتێدا بنرێ هەر هەمووی بێتە سەرخەت مامۆستاکە لە سەرخەت بێ مباشر دەرسەکەی بۆ بڵێتەوە وەکوە لە ناو ئۆڵ بەڵام ئەلکترۆنی وانە ئەلکترۆنی مامۆستاکە کلاسێک دروستەکە بە یەکێ لەو پلتفۆرمانەی کە هەیە کە ئەم کلاسی دروست کرد مەحازەرەکەی ئیتر ڤیدۆی دەنگیە پریزنتیشنێکە سلاید شوۆیەکە هەر بابەتێکە ئەی خاتە ناو ئەو کلاس ڕوومەوە خوێنکارەکە مەرج نییە مباشرە و کاتە ببینێ لەوانەیە لە کاتێکیکە بتوانێت بچێتەوە کلاسەکە و محازەرەکە ببینێ زۆر جار ئەمە ئاسانترە لە خوێندنی ئەلکترۆنیەکە ببوورە لە خوێنی ئۆنلاینەکە باشە دکتۆرە ئەلکترۆنیەکە هەر ئەو پرسیارم وەڵام وەرنەگرتەوە کە چۆن کێشەی عملی ئەو زانکۆیانە چارەسەرەکە با بڵین کە باسم کردیانی لە پێشدا خۆی لە دنیاە لە دنیای ئێستا خوێنی ئەلکترۆنی شێکە لەو خوێندانی کە هەموو دنیا بەرەو ئەوواچێ منیر یعنی پتێوێ نەتەوێ هەموو دنیا بەرەو خوێندنی ئەلکترۆنیە ڕوە بەڵام لە هەندێک شوێنە ئەمە بڵێن پراکتیکە بڵنیە یا بڵێن عملی نییە لە بۆ چونکە ئەو دەرسانی تۆ باسی کرد و پرسیاری کە جەناب دەیەکی وانە پراکتیکیەکان جۆرە شێوەیەکی لە خوێنی ئەلکترۆنیە پێڵێن ڤێرچوەڵ لاب ئەو ڤێرچوەڵ لابە هەر بە ئەلکترۆنیە وەکو وایە تۆ ئیشەکە لە ناو مختبەرا بکەی بەڵام ئەم تەجروبەیە تا ئێستا بۆ وڵاتی ئێمە نەهاتووە و ئێمە ناتوانین ئەوە بکەین بۆیە یەکێک لە نەقسەکانی خوێندنی ئەلکترۆنی و ئۆنلاین لە لای ئێمە ئەوەیە کە ناتوانین دەرسە پراکتیکەکان بخوێنرێن چۆن جوگرانیان ئەکەنەوە زۆر باشە بەڵێ بەچی جوگران بەچی ئێمە کە بڕیارماندا خوێننی ئەلکترۆنی دەست پێ بکەین ئەوە بوو کە بەلایانی کەمەوە ناحیە لایەنە نەزەریەکەی تەواو بکەن بە خوێنە لە هاوین و یاخود لە بیدایەتی ساڵی تازە پێش بیدایەتی ساڵی تازە هەوڵ بدەین وەزعەکە ڕەوشەکە بەرەو باش بڕۆ و لە ناو تاقیگەکانە لە دوای C5 بەڵێ لە دوای C5 بێ لە هەر کاتێکە ڕەوشی تەندروستی ڕێگەی یا ئێمە بچینەوە ناو تاقیگەکان ناو هۆڵەکانی خوێندن لەو کاتا توانین بەشە پراکتیکەکان بۆ زۆر باش ئەوە پرسیاری سەرکی ئەو خوێنکارانە بوو لە ڕاستە دکتۆر من بەناوی خوێنکارانەوە ئێستا دەبەدەم جەنابتان مادام بابەتەکەم بابەتی خوێندنی ئەوەیە باڵین خوێندنی باڵایە ئێستا ئێمە دکتۆر با بڵین ئەگەر بەپی ئەوەی کە حکوومەتی هەرێم باسی کردو و بەڕێز وەزیری خوێندنی باڵا باسی کرد
لە پرس کۆنفرانسێکا باسی کرد ئەگەر جەنابیشت هەر ئاماژەت پێکرد ئەگەر ئێستا حاڵەتی کۆرۆنا لە وڵاتی ئێمە بەم باشی هەبێ ئێستا لە 35 ئێتر دەست بە خوێندن ئەکرێتەوە باڵێن وانە ینی ئەمە باڵێن خوێنکان بیزانن دەست پێکەنەوە و ئێوە لە دوای ئەو 35ەوە ئەگەر چوونە ناوهۆڵەکانەوە ئەوانەی کە خوێنی پراتیکیانە پراکتیکی خۆشیانەکەن پێشوی بگاتە ساڵی نوێ باشە ئەمە زۆر باشە ئێستا بەڵام ئێوە دیسان بەپی ئەو بڕیارانەی حکوومەتی هەرێم دکتۆر ئێوە ڕوبەڕووی کێشەیەکی تر ئەبنەوە کێشەی دابەزاندنی بودجەی تەشغیلی پیاڵێن ئەو بودجە تەشغیلیە ئێوە مادام وەزارەتێکی خەدەمین و زۆربەی ئەو با بڵین پێداویستیانش کە ئەو پرسیارێکی تریشی بیرخستمەوە ئێستا باسی ئەوش بووەکەم ئەوانەی کە با بڵین عملی پراکتیک ئەکەن پێویستیان بە بودجەیە ئێوە بۆ ئەو کارستانی کە بۆ خوێندکاران دابینیەکەن هەرچەنە خوێندکار لە زانکۆی سلێمانی لەسەر جیفانی خۆی ئەیکڕێ ئەوەی خوێندکارانی زانکۆ بەزی پزیشکی دکتۆرەمە گلەیەک بوو با بڵین خوێندکاران ئەیان کرد وەختی خۆی هاتن ئێمەیانوت باسی کەن علامە مەسەرەن کەرەستەی دەمودان دروستکردنی دەمودان لە کۆلێژی ددان با بڵین لە هەولێر لە زانکۆی سەلاحەدین زانکۆ پارەکە و جیهازەکانیشی خستە بەدەست تەلەبە بەڵام لە سلێمانی وانە بوو و کۆمەڵی کێشەی بۆ کۆمەڵی تەلەبە دروست کرد من ئاگام لێ بوو لە نزیکەوە بە حکمی ئەوەی هەر با بڵین کشەکەی خۆم لە کۆلێژی پزیشکی ددانە ئەو باشی ئەزانی ئەو ئەیود مەسەن شتەکانی من پرسیارم لێ ئەکردەوانە هەڵبەتە ئەو کێشەی هەبوو مەسەن بە دووسێ خوێندکار یەک جیهازیان نەکردی جاری وا هەبوو بۆ ڕۆژی ئیمتیحانیش جیهازەکەیان ئەزانی لای کامیان بێ و نەشان ئەتوانین بێکەوە مەسەرەن ئەو من جوابم پێ بۆ وەڵا حەزەکەم جوابی ئەوت بەمەوە پێشەوەی جەنابن جارێ ئێمە ماوەی 2 ساڵە هەموو پێداویستەکانی خوێندکارانمان لە تاقیگەکان و نەهۆڵەکانە جێبەجێ کردو و پێمانداون هەندێک پێداویستی هەبووە خوێندکاری ویستێتی زیاد لەوەی کە لە تاقیگەی خوێنێ خۆی لە ماڵەوە لە شوێنێ پراکتیگەی کا لەگەڵ ڕەفیقەکانیە ئەمە پەیوەندی بە وانە خوێن نییە لە ناو تاقیگەکانە ئەمە شتێکە بۆ زیاتر بەرزکردنەوەی ئەکسپیرێنس و خێبرەی خۆیەتی بزەبت زانستی خۆی بەرزکاتەوە ئەمە لەسەر حسابی خۆیەت و هیچ پەیوەندی بە زانکۆ نییە بەڵام لە ساڵی پارەوە ئێمە نزیکەی 85 میلیۆنم بۆ سەرفکردوون بۆ دروستکردنی 2 تاقیگەت بە تازە پێشەوە 50 میلیۆنمان بۆ سەرفکردوون تاقیگەیەکی تریان نەبووە زۆرترین بودجەی ئەم ساڵ لە کۆلێجەکانە ڕۆشتۆ بۆ کۆلێجیدان و مانگانە نەڕێی ڕاگرەکەیەوە پێداویستی تاقیگەکان و ئەو کلینیکەی کە هەیەە ئێمە کلینیکێکیشمان هەیە لێتان ناشارینەوە ئێمە پارەی تیا سەرڤەکەین بۆ خەڵک مامۆساکە بڵێن خوێندکارەکان ئیش بۆ خەڵکی دەرەواکەن بۆ نمونە دەرسێکیان هەیە دەرسی دروستکردنی تاقم ئەمە بۆ کەسێکی یەکەن پارە لە کەسەکە ناسێن بە بودجەی جامیعە 1000 دینارەیاتە ئەو کەسێک کە دێت بۆ ئینەکە واتە ئێمە پارەیەکیشمان هەیە بۆ ئەوەی کە خوێندکار چارەسەری کەیسەکانی ژەکە بۆ دەرەوەی بۆ زانکۆر نییە بەڵام ئێمە دامی ئەو کلینیکەشمان ئەو خەستخانەی ناو کۆلێجی زۆر باش ئەوە زۆر باشە دکتۆر سپاس بۆ ئەو وەڵامە ئێستا پرسیارەکە ئەمەیە ئێوە لە خوێندنی با بڵین لە حاڵەتی دابەزاندنی با بڵین بەڵێ بودجەی تەشغیلی حکوومەتی هەرێم بۆ نزمترین حاڵەتی خۆی دایبەزاندووە ئێوە چەند بەراکەون لە زیانە بەڵێ نەک هەردای بەزانوە هەر بڕیاری ئەنجومەنی وەزیران کە هیچ بودجەیە بۆ داوایرەکان سەرف ناکرێ دیارە ئێمە ئەوەی مەبەستمانە من پێم خۆشە بودجەی زانکۆکەم ببڕێ بەڵام موچە و مەحازەڵاتی مامۆستاکانم نەبڕێ بەڕاستی لەبەرەوەی زانکۆی سلێمانیەکێکە لەو زانکوانەی کاتوانین ئێمە خۆمان داهاتێکی خۆمانمان هەیە ئەگەر حکوومەت بڕیارێکی پێشینێشمانەیە کە لە سڵ هەفتای ئەو داهاتانەی خۆمان بەکاری بێنینەوە بۆ زانکۆکەمان ئێمە ئیکتیفای خۆمانی هەندێشتی پێەکەین کە کەمترین حاڵەتەوە تاتوانین لە سا 30 لە سا 40 پێداویستەکانی کۆلێجەکان بەو لە سا هەفتای داهاتی خۆمان ئەگەر بماندنەوە کە نازانین تا بەڵێ کێشەیەکی تتان هەیە بەپی هەر ئەو بڕیارانی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەر و مدیر عامەوە نازانم ئێوە بەرئەکەون یانە
ئەوانەی کە باڵێن موچیان ئەبێ بە موچی ئیسمەکەی خۆیان باڵێن. بەڵێ ئەوە بڕیارێکە ئەوە زۆر من بەڕاستی بە شتێکی عەدالەت ێزانم هەرچەند کە بەڵێ بەر ڕاگرەکانەکەوێ بەرسەرۆکی زانکۆکانەکەوێ بەڵام ئەوە بڕیارێکی باشە لە بەرەوەی موچەی پلە باڵاکان کەمەکەنەوانێ بەڵام دەستکاری موچەی مامۆستانەکەن بەڕاستی چونکە مامۆستای ئێمە بە تایبەتی مامۆستای زانکۆ و هەروە مامۆستای پەروەردەش توێژێکی زۆر پیرۆزن بڕوا بکە لە هیچ وڵاتێکە لە زۆربەی وڵاتانی دنیا دەست نابن یعنی ئەوەندە مقەدەسە ئەو کەسانە چونکە دەست نابن بۆ موچەکانیان تەنانەت تا ئێستا عێراق بەو هەموو خراپی و بۆ وەزعدارایە خراپیەوە دوێنێ ڕایگەیاندووە کە ئەم ساڵی خوێندن ئێمە بە هیچ شێوەیە موچەی مامۆستا و زانکۆ بە هیچ شێوەیە کەم ناکەینەوە بۆیە من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم داوا لە بەڕێ جەنابی وەزیری خوێنی باڵاکەم کە هەوڵێکی جدی بدەن بۆ ئەوەی کە دەستکاری موچەی مامۆستایان نەکرێت بە تایبەتی مامۆستای زانکۆ کە یەکێکە لە هیلاکترین توێژەکانی ناو کۆمەلگا وە هەوڵێکی زۆرێن نەک هەر لە ڕۆژانە ڕەنگە فەرمانبەرێکی تر داوامەکەی لە سعات 9 دەست پێ بکە تا سعات 2 ئیتر دوای ئەوە لە ماڵەوە دانی شێوبیری لای دایرەکەی نەبێت بەعکسەوە مامۆستاکانی زانکۆ شەو هەتا 2-3 شەو خەریکی ئامادەکردنی مەحازەرەیەکی جوان بۆ خوێنکارەکە بۆی سبینە خوێنکە دەستێکی باش بە خوێنکار دکتۆر ئەمە کاریگەری لەسەر کوالیتی خوێندن دروست ناکات بەدڵنیایەوە کاریگەریە بێ لەبەرەوەی مامۆستا پارەی خۆی نابێت توێژینەوەی بەتابەتی هەر دیسان وانە پراکتیکان دکتۆر ئەو بەزەبەت ئێمە بودجەیەکمان هەیە ساڵانە سەرفیەکەین بۆ تاقیگەکان بۆ کڕینی مەواد و پێداویستی تاقیگە کە خوێنکار تەجروبەی لەسەرکە کە مامۆستا توێژینەوەی لەسەرکە کە مادەی بۆ بکڕین کە کۆمەڵێ لە ئامێرەکان بخەینەوە ئێوەشتان هەیە دکتۆر بۆ ئەوەی کوالیتی خوێندن دانەبەزێ ئەگە لە حاڵاتێکی جێبەجێکردنی ئەو بڕیاری حکوومەتی هەرێمیشدا هەموو هەوڵێگەی ئێمە داهاتی خۆمانمان هەیە بە تایبەتی داهات کە ئێمە پارەیەک هەیە لە خوێنکار بە قیز وەرەگیرێ بینا و کۆمەڵی شوێنمان هەیە داوامانە بکرێ کە ساڵانە کافتریامان هەیە داوامانە بکرێ هەندێک لەو شوێنانە ئەتوانین پارەیەکی ڕەمزیە ئەتوانین مەبلەغێکە کۆیکەینەوە ئەو پارەیە و من لێتان ناشان نزیکەی 20 کولیم هەیە نزیکەی 3000 فەرمانبەرم هەیە 24,000 خوێنکارمان هەیە ئەمانە پێویستیان بە خۆتانەزان بەس سیستمی سارد و گەرمی ناو ئەم کامپاسە تازەی زانکۆی سلێمانی مانگانە لە هەموو مانگێکە کە ئێمە نزیکەی 160 میلیۆن دینار بەسەین بە سوتەمەنی بەس سوتەمەنی لە حاڵەتی زستانە و بۆ گەرمی و ئەوە بۆ گەرمێکە بۆ ساردەکەی بە هەمان شێوە پێویستمان بە بودجەیەکی قەبە هەیە بۆ ئەوەی لە هیچ شوێنێ لەم بینایانە چکە ئەمە سیستمێکی تازەی سنتراڵە هەمووی بە شێوەی سنتراڵاتە ناتوانین هیچ ڕێگایەکی تر نییە بۆ فێنکردنەوە هەروەها بۆ گەرمکردن بۆیە ئەمانە هەمووی ئێمە ئەتوانین لە کەمترین ئاستا خۆمان ئیدارەیەکی خۆمان بکەین ئەگەر ئەو داهاتی خۆمان هەمانە لە سادا سەد بۆمان بگێڕنەوە و لە هەمان کاتیشدا موچە و محازەرات یاخود کرێوانە بێژی مامۆستاکانمان لە کاتی خۆیان بن و لە هەمان کاتیشە کەم نەکرێتەوە کە ئەمە داوایەکی ئێمە و سووریشین لەسەری لەگەڵ ئەنجومنی وەزیران ئەگەر هەر ئەوان حکوومەت هەرەمەی جێبەجێ کردو ئێوە کەنەدان هەبوو ینی چی؟ ئێمە ئەم ساڵی خوێندن تاوامان کردووە ینی نەخوا بە زیاد بێت لە بەرەو کۆتایی ڕوین ئەوەی کەما بێت لەوانەیە چەند دەرسێ بێکە ئەوە مامۆستایان و خوێندکاران بە شێوەی ئۆنلاین خەریکن تەواویەکەن و لە مانگی شەشە ئەگەر چەند محازەرەیە ما بێ وەکەوینە تاقیکردنەوەکانەوە بەڵام بۆ ساڵی ئایندە کە لە مانگی نەوە دەست پێکە ئەبێ هەموو هەوڵێکمان بۆ باشکردنی بژێوی مامۆستایان بێ هەموو هەوڵێکمان بۆ بێ کە نەهێڵین موچەی مامۆستایان دوا بکەوێت یا کەم کرێتەوە یا دەستی بۆ بێ بەڕاستی کە دەنا خوێندنی ساڵی داهاتومان بە شێوەیەکی باش نابێ بەو کواڵیتیە نابێت کە ئێمە زانکۆ سلێمانی چەند ساڵێکە هەوڵمان بۆیاوە لەسەر ئاستی زانکۆکانی کوردستان ئێمە لە پێشەوەی زانکۆکانی لەسەر ئاستی عێراق منافەسەمان لەگەڵ ئەو زانکۆانی ترا هەیە ئێستا لە ڕانکینی جیهانیە ئێمە لە شوێنێکی باشین بەڕاستی لەخوا بەزیاد هەموو زانکۆکان بەدڵنیایەتە سەر خەریتەی هەموو زانکۆکانی جیهان بۆیە ئەمانە ئەگەر ئەو موچەی مامۆستا و محازەراتی مامۆستا دوا بکەوێت یا دەستی بۆ برێ خوا نەخواستە بەڕاستی ئێمە ناتوانین ئەم هەنگاوە کاریگەری کاتە
هەڵبەتە باسمان هەر لە باسی زانکۆی سلێمانی دکتۆر ئێمە کە باسی زانکۆی سلێمانیەکەی وەکو سامپڵێکە بەڵێ ئەژینا زانکۆی دۆک زانکۆکانی تری کوردستان بەڕاستی یعنی ئەگەر ئەوە کاریگەری کاتە سەرەوە ئەوە با مەسەجێک بێ بۆ حکوومەت هێرم چۆین چاسەرەکە کەفی خۆیەتیەوە مشکلی ئێمەنی لە ئێستاە ینی دکتۆر با بینە سەر بابەتێکی تر بابەتی هینم لایە ینی بەلامەوە گرنگ بوو باسی کەم لەگەڵ جەنابدا ینی ساڵی خوێندنی داهاتوو ینی ساڵی داهاتووی خوێندن ئێوە چەند هەزار خوێندکاری پۆلی 12 دەرئەچن و یەنە ناو زانکۆوە دیسان بەڵێ ئێمە بەڕاستی ئەمە کاک منیربیر خستمەوە یەکێ بوو لە خاڵەکانی دوێنێ ئەنجومەنی وەزارەتی خۆمان کێشتان هەیە بەڵێ ئەمە یەکێکە لە گەورەترین کێشەکان بەڵام خۆشتانەزان ئێمە ئەو خوێندکارانەی کە لە پۆلی 12 هەمویان خزم و مناڵ و کەس و کاری خۆمانن بە هیچ شێوەیە ناکرێ من خوێندکارێک لە زانکۆ لە پۆلی 12 دەرەجەیەک دێنێ و هەموو ئاواتیەوەیە کە بگا بە زانکۆ بەڵام من لێرە وەری نەگرم بەڵام ئەو لێتان ناشارینەوە ئێمە ئەو دخول ئامە نازانم چی پیاڵن لە پەروەردەکە کراوە بۆ خوێندکاران کە خوێندکاری پۆلی 12 هەمویان تاقیکردنەوەی پۆلی 12کەن نزیکەی 170 بۆ 180 هزار خوێندکارە بێ و ئیسیعابی زانکۆکانیش خۆتانەزان مەحدودە ئەو ئیسیعابە ئێمە ئەگەر زۆر زەخت لە خۆمانکەین لە ساڵی پار زیاتر وەرگین 170 دکتۆر بەس ببوو لە مقاتعام کردی بەس لە سلێمانی یا لە وای تریشە نەنە بەس پۆلی 12 لە کوردستانە بڵێن لە هەموو کوردستان بەڵێ ئێمە ڕێژەکە بۆ هەموو وەزارەتی خوێندنی باڵاڵێن بەڵێ کە ئەمە دێت ئێمە ساڵانە نزیکی 50 چل بۆ 50 هزار خوێندکار ماوەرگرت ساڵ هەبووە 30 بۆ 40 هزار ماوەرگرتووە 170 دکتۆر بەس لە پۆلی 12 بەڵێ ئەی لە پەیمانگاکانەوە چەند سەرەکە بەدڵنیایی ئەوانیشمان هەیە بێژگە لەوانی کە ئەوە یا تۆ حسابی ئەوش کە چەند خوێندکاریش ئەمێنێتەوە لە پۆلی یەکەکانە ئەوانیش هەرە بن یعنی لە نهایە تا ئێمە هەست دەکەین بۆ ساڵی ئایندە زەختێکی زۆری ژماری خوێندکارمان لەسرە بێ و ئێمە دراسەمان کردووە بە هەوڵ و هیمەتی هەموو ئەنجومەنی وەزارە سەرۆک زانکۆکان جەنابی وەزیر کە ئێمە ئەچینە ژێرباری ئەوەی کە ئەگەر خوێندکاری زیاد بێ لەبەرەوەی خوێندکاری ئەو وڵاتن هەمویان کە سوکاری خۆمانن ئێمە بە دڵنیاییەوە ئەو خوێندکارانە هەوڵێن بەڵام لەگەڵیا دەبێ حکومەتی هەرێم لە ساڵی داهاتووە ئاگادار بێت کە ئێمە بەشە ناوخۆیەکانمان توانایی مەحدودە ئەو هۆڵانەی کە خوێندکاری تیا دەرسی تیاڵێتەوە توانای مەحدودە ئەو مامۆسایی کە بەشتانەکە دکتۆر کە ئەڵی مەحدودە تۆ ئەتەوێ لەڕێی ئەو قسەوە بڵی حکوومەت ئاگادار بە ئێمە ئەو خوێندکارانی ساڵی داهاتوو دێنە لای ئێمە هۆڵەکانی ئێمە بەشی ئەو خوێندکاران ناکات بزەبت یعنی منەمێ ئەوە بڵێم کە ئەو خوێندکارانە ئێمە وەریەگرین بەڵام ساڵێککە لە جاتیەوەی هۆڵێ چلت خوێندکاری تیاابێ 6 خوێندکاری تیاابێ 80 خوێندکاری تیاابێ ئەمە کاریگەری لەسەر کواڵیتی خوێندنەکە ئەمە کاریگەری لەسەر قەرەباڵغی و ئینی ناو هۆڵەکانەکە ئێمە بەو شێوەیە ئەو کاتەوە تا وەرگرتنێکی ناچاری ئێمە پەنابێنە بەر وەرگرتنێکی ناچاری ئەو خوێندکارانە لە ساڵی داهاتووە بەڵام لەگەڵەوە من پێویستم بەوەیە لە ژوورێکە لە بەشە ناوخۆییەکە ئەگەر 8هزار خوێندکاری تیاابێ جیاوازن لەوەی 10هزار خوێندکاری تیاابێ لەبەرەوە زیاتر پێویستی بە سییانە هەیە بەشە ناوخۆیە زیاتر پێویستی بە پێداویستی هەیە هۆڵی خوێندنیش بە هەمان شێوە مختبەریش بە هەمان شێوە هۆڵەکانیش بە هەمان شێوە بۆیە ئێمە بۆ ساڵی داهاتوو وەزارەتی خوێندنی باڵا لە ژێر کاریگەری ژمارەیەکی زۆری خوێندکارانەیە و بە دڵنیاییەوە بە هەوڵ و هیمەتی حکومەتی هەرێم و وەزارە ئەنجومەنی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی خوێندنی باڵا هەوڵێن کە ئەو کێشەیە چارەسەر بکەین. دکتۆر لە بابڵین کۆبوونەوەکەی دوێنەی ئەنجومەنی وەزیران دەسەڵاتی کارژێڕی و هەروەها مالی ژیانی بابڵین ئابووریش بۆ زانکۆکان بەشێک شۆڕ بۆتەوە. جەنابتان وەکو زانکۆکان چی سوودێک لەو دەسەڵاتە وەرەگرن؟ زۆر سوپاس ئێمە لە بڕیارەکە تەکیدمان کردوێتەوە لەسەرەوەی کە دەسەڵاتی دارایی و هەروەها کە دەسەڵاتی داراییە تەوان زیاتر دەسەڵاتی داراییمان بۆ دابەزێن ئەوە بڕیاری ئەنجومەنی وەزارەتی خۆمانە داوامان کردووە لە ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیرانە بێ ڕەزامەند بێ لەسەر دابەزانی ئەم دەسەڵاتە داراییە لەگەڵ وەزارەتی داراییە قسە بکرێ دیارە کاگاوەتوان لەم فترەیە لە بەغا بوون هەر کاتێ هاتەوە پێویستە وەزیری خوێندنی باڵا و
کە بە دڵنیایی و خۆشی ئاماژەی بەوەدا لە کۆبوونەوەکە ئێمە گفتوگۆکەن لەسەر ئەوەی کە بتوانن ئەو دەسەڵاتە داراییە بە پێی ڕێنمایی دابەزێنرێ سربەخۆی بدێ بە زانکۆکان کە ئەو داهاتی خۆیان هەیەە کە حکوومەت پارە نایە بە زانکۆکان وەکو بودجەی ماگانی خۆیان کە هەیەە لە هەمان کاتا ڕێگەمان پێبن دەسەڵاتمان هەبێ ئەو پارەی کە خۆمان وەریەگرین و کۆ بێتەوانێن لە زانکۆکانە دەسەڵاتێکمان هەبێ سەرفیکەینەوە بۆ پێداویستیەکانی نەخێر پێشتر لە 1970مان هەبوو دەسەڵاتەکە بەڵام مەحدود بوو بڵێن ئەمان توانی سنووقێکمان هەبوو لەو سنووقە سەرفمانە کرد هەمان بۆ دەسەڵاتە بەڵام ئەم دەسەڵاتە ئێستا کە حکومەت لە ژێر کاریگەریەکی گەورەی ئەم ئەزمەی دابەزینی نرخی نەوت و نەناردنی پارە لەلایەن بەخاوە کەوتۆتە ژێرەوە هەموو ئینەکانی بڕیوە ینی هەموو ئەو ڕێنمایانە بەدەستڵابێت ئەگەر زانکۆکان جیاوازکەن ئەو دەسەڵاتەمان بۆ بگێرنەوە کە پێشتر هەمان بووە گەڕایەوە لە گفتوگویان وعدیانداوە لە ئەنجومەنی وەزیرانە جەنابی وەزیری خوێنی باڵا باسی ئەم بابەتەی بە دوور و درێژی لەگەڵ هەموو ئەندامانی ئەنجومەنی وەزیرانە کردووە و زۆربای زۆریان و سەرۆکی حکوومەت و جەنابی جێگری سەرۆکی حکوومەت کاقوبات زۆر متەفاهمن بەوەی کە ئەو پارەیە یاخود ئەو ڕێنماییە بۆ ئێمە ئیسیسنا بکەن. بەڕێز پرۆفێسۆر یاریدەدەر دکتۆر ڕەزا حەسەن حسێن سەرۆکی زانکۆی سلێمانی سوپاس بۆ ئەو کاتی بە ئێمە بەخشی سوپاس بۆ وەڵامی پرسیارەکانمان سوپاس بۆ ئێوەش بیرانی بەڕێز و خۆشەویست کە تا ئێستا لەگەڵمانە بوون تا بەنامێکی تر بەخوای گەورەتان سپێرم خۆتان لەگەڵ